بکە هەرزێ لە تەکبیرێک بلەرزن غاسبین کێیە پاڵ پشتی موسڵمان بێژگە ڕەب العالەمین پڕ بکە هەرزێ لە تەکبیرێک بلەرزن غاسبین کێیە پاڵ پشتی موسڵمان بێژگە ڕەب العالەمین دا بڵێ ئەڵڵاهو ئەکبەر قەد مەترسا پڕ لەقین پاش لە تەکبیر نەسلی خوا دێ وایە دێڵێک پڕ یەقین دا بڵێ ئەڵڵاهو ئەکبەر قەد مەترسا پڕ لەقین پاش لە تەکبیر نەسلی خوا دێ وایە دێڵێک پڕ یەقین دا بڵێ ئەڵڵاهو ئەکبەر بانگەوازێک پڕ لەتین بۆ تەواقیتی زەمانە نادۆڕین قەد نابەزین نادۆڕین قەد نابەزین نادۆڕین قەد نابەزین دا بڵێن ئەڵڵاهو ئەکبەر پەرچەمی دین ڕاگرن گەورەی بۆ دینی خوایە و ئەوانەی خۆڕاگرن دا بڵێن ئەڵڵاهو ئەکبەر پەرچەمی دین ڕاگرن گەورەی بۆ دینی خوایە و ئەوانەی خۆڕاگرن دا بڵێن ئەڵڵاهو ئەکبەر هەموو سەرجەم یەکگرن شێرەکانی دین خۆرۆشن وەک بڵێ سەی ئاگرن وەک بڵێ سەی ئاگرن وەک بڵێ سەی ئاگرن پڕ بکە هەرزێ لە تەکبیرێک بلەرزن غاسبین کێیە پاڵ پشتی موسڵمان بێژگە ڕەب العالەمین پڕ بکە هەرزێ لە تەکبیرێک بلەرزن غاسبین کێیە پاڵ پشتی موسڵمان بێژگە ڕەب العالەمین دا بڵێ ئەڵڵاهو ئەکبەر قەد مەترسا پڕ لەقین پاش لە تەکبیر نەسلی خوا دێ وایە دێڵێک پڕ یەقین دا بڵێ ئەڵڵاهو ئەکبەر قەد مەترسا پڕ لەقین پاش لە تەکبیر نەسلی خوا دێ وایە دێڵێک پڕ یەقین دا بڵێ ئەڵڵاهو ئەکبەر بانگەوازێک پڕ لەتین بۆ تەواقیتی زەمانە نادۆڕین قەد نابەزین نادۆڕین قەد نابەزین نادۆڕین قەد نابەزین